ئاینی مەسیحیەت لە وشەی عەرەبی مەسیح مانای پاکبوونەوە دەدات. مێژووی دروستبوونی مەسیحیەت دەگەڕێتەوە بۆ دەوروبەری ساڵی 27 پێشزاین. بە بڕوای مێژوونووسان بە شێوەیەکی بنەڕەتی ئاینی مەسیحیەت لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی دەریای سپی ناوەڕاست بووە. لە سەدە سەرەتاییەکاندا هەریەک لە شارەکانی قودس، ئەنتکیە، ئەلڕەها، ئەسکەندەریە پایتەختی ڕۆشنبیری ئاینی مەسیحیەت بوون. لە جیهاندا ژمارەی شوێنکەوتوانی ئاینی مەسیحیەت زیاترن لە 2 ملیار کەس، واتە سەیەکی دانیشتوانی سەوی پێک دەهێنێت. مەسیحیەت لە کۆی 195 وڵات، ئاینی 120 وڵاتە بە فەرمی. ژمارەی شوێنکەوتوانی ئاینی مەسیحیەت لە عێراقدا دەگاتە 4 ملیۆن کەس لە کۆی 40 ملیۆن هاوڵاتی. ژمارەی مەسیحیەت لە کوردستان بەپێی ئامارێک لە ساڵی 2016 نزیکەی 200,000 کەس دەبێ، بەڵام پێشبینی دەکرێت ئێستا گەشت بێتە 300,000 کەس لە پەیڕەوانی ئاینی مەسیحیەت. مێژووی مەسیحیەکان لە هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونی شاری سلێمانیەوە لە ساڵی 1784 مەسیحیەکان لە شاری سلێمانی بوونیان هەبووە کە زۆربەیان لە نەتەوەی کلدانی و ئاشورین. بەپێی بەڵگە و سەرچاوە مێژووی و شوێنەواریەکان، کەنیسەی بازیان لە دەربەندی بازیان لە کۆنترین کەنیسەکانی هەرێمی کوردستان و عێراقا کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 14 بە ناوی کەنیسە وەدێر کە ئێستا بەشێک لە پاشماوەکانی لە مۆزەخانەی سلێمانی بوونیان هەیە. عێراق بە درێژایی مێژوو شوێنی ململانەی سیاسی بووە و گرژی ئاڵۆزیەکان کاریگەریان لە سەرچین و توێژە جیاوازەکان هەبووە. مەسیحیەکانیش بەرکەوتەی بەشێک لەو کاریگەریانە بوون لە کاتی ڕژێمی بەعس و ڕووداوەکانی ساڵانی دواتریش کە ئەمەش بووە هۆی کۆچی مەسیحیەکان بەرەو وڵاتە ئەوروپایی و ڕۆژاواییەکان. ئەو خێزانانەی کە لە پێش ساڵی 2003 لە شاری سلێمانی نیشتەجێبوون لە ئێستادا کەمتر لە 100 خێزانیان ماوە. ئاوارەکانی ناوچەکانی خواروی عێراقیش بەهۆی شەڕی داعش و ململانێ سیاسیەکانەوە لە ساڵی 2014 ڕوویان لە شاری سلێمانی کرد کە بە نزیکەی 680 خێزان هاتن و لە شاری سلێمانی ژیان. لە دوای ساڵی 2007 و پرۆسەی ئازادی بەشێکی زۆری لەو خێزانانە گەڕانەوە بۆ شارەکانی خۆیان. لە شاری سلێمانی 3 کەنیسە بوونیان هەیە کە مێژووی دروستکردنیان جیاوازە. کەنیسەی مەریەم عەزرا لە گەڕەکی سابونکەرانی شاری سلێمانی لە ساڵی 1862 دروست کراوە. کەنیسەی ماری یوسف لە ساڵی 2003 کراوەتەوە. بە هەمان شێوە لە گەڕەکی چوارچرای شاری سلێمانی کەنیسەیەکی دیکە لە ساڵی 2006 دروست کراوە، لە کاتێکدا بەشێک لە کرێکارە میسرەکانی ناوکارگەی چیمەنتۆی شاری سلێمانی مەسیحی بوون و داوایان لە حکومەت کرد کەنیسەیەکیان بۆ دروست بکە بۆ ئەوەی تێدا نیشتەجێ ببن و پەرستشەکانیان ئەنجام بدەن. ڕۆژانی یەکشەمە و جەژنەکان لە کەنیسا خێزانە مەسیحیەکان کۆدەبنەوە، تیایدا نوێژ و پەرستشەکانیان ئەنجام دەدەن. ئەمە لەگەڵ ئەوەی پەیڕەوێکی ئاینیە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە پێکەوەی و نزیکایەتی نێوان خێزانە مەسیحیەکانی زیاتر کردووە و پێکەوە کۆی کردوونەتەوە.